لە هۆڵی ڕاستی شاری هەولێر هەردوو مەڵبەندی هەولێر و دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری کۆڕێکیان بۆ سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان ئەنجامدا. ئێمە پێویستە لەم هەلوو مەرجاندا لەم قۆناغانەدا ئێمە پێویستە چی بکەین؟ کە ژمارەیەکی بەرچاو لە کادیر و ئەندامانی سنووری هەردوو مەڵبەند تێیدا بەشدار بوون. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ تێشتی خستە سەر ئەو ڕوودا و پێشهاتە سیاسیانەی لە هەرێمی کوردستان و بەتایبەت پەرلەمانی کوردستان ڕوودەدەن. کاتێک کە خەڵک تەماشا دەکات هەڵوێستێک نییە دوو نییە سێنج ئەمە بەڕاستی شتی ئینتیهاجیش ناکەین. ئەنی سوپاس بۆ خات شتێک کە بزانین داخوا بۆ داهاتوو قازانجە خوا پێی خۆشە پێی ڕازیە و لە قازانج بەرژەوەندی خەڵکە ئێمە یعنی هەوڵماندا ئەو بکەین بەڕاستیانی و لە هەمان کاتدا ئێمە هەوڵیشمان داوە لە پەرلەمان هەماهەنگمان لە هەموو لایەکەوێت بەتایبەتی ئەوانەی ناڕازیەکان و ئۆپۆزیسیۆن لە هەموو قۆناغەکان. لە قۆناغی ڕابردوو ئێمە پرۆژێکمان هێنا پێش مەکاکەوەرم با ئێمە بەرەیەکی ناڕازیمان هەبێ ینی بەرەیەکی ئۆپۆزیسیۆن یا بەرەیەکی ناڕازی دروستکەین. بەڕاستی بەس پێندێک لایەن نەهاتنە پێش. دواتر سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری لە پەرلەمانی کوردستان تێشتی خستە سەر ئەو دۆخە سیاسی و کۆمەڵایەتیەی کە هەردوو حزبی دەسەڵاتدار لە پەرلەمان و دەرەوەی پەرلەمان لە هەرێمی کوردستان خوڵقاندویانە بەتایبەت بابەتی درێژکردنەوەی تەمەنی پەرلەمان و یاسای تند و تیژی خێزانی هەڵوێستی کۆمەڵ لە ڕووی سیاسی و کاری پەرلەمانیەوە خرانە ڕوو. کە ئەم کۆمەلگای ئێمە لەسەر خۆشەویستی لەسەر هاوکاری کۆمەڵایەتی لەسەر علاقاتی کۆمەڵایەتی لەسەر هاوکاریکردنی یەکتر سەردانی نەخۆش گەرموگوڕی لەسەر خۆشی و پرسا کۆمەڵێک بابەتمان هەیە شتی کۆمەڵایەتین ئەمانە هەمویان لە ئیسلامەوە سەرچاوەکتر لە بنەڕەتدا ینی هەموو قەزایی ئیسلامین بەڕاستی ئەوانە هاتوون لەمانەشیان داوە لیان داوە گوتیانە ینی چۆن لیان داوە بە شێوەیەکی وا هاتوون کە هەر کەسێک لە ماڵ خۆی تاکێکە و پەیوەندی بە حکومەتەوە هەیە علاقی بە داکبابی شێوەنی ئازادە بە هەموو شێوەیەکی کەس ناتوانێت بڵێ بەری چاوت دوو برۆ. کاکەمە پرۆژەیە ئەمە بەرنامەیە بۆ تێکدانی کۆمەلگا ئەو بۆ ئێمە بەڕاستی زۆر بە توندی ڕوبەڕووی بووینەوە. توندی فراکسیۆنی کۆمەڵ نەبووایە خوا عالیم و خەبیری ئەوەش تێپەڕی بوو هیچ بۆ خەڵکی نەماوەتەوە ئەوەی ماوەتە بۆ خەڵکی ئەم مسلمانەتی دینداری و قورئان و ئەخلاقی ئیسلامیە ئەوەشتان دەستێنن لەوەش مەنوعیان دەکەن خەڵک ئەمە پێ قبوڵ ناکرێت بەڕاستی. بۆ ئێمە لەسەر ئەمە بەڕاستی سوورین و لەسەرشی دەچین بەڕاستی و بەردەوامیش دەبین پشتیوان بەخوای گەورە. لە بەشێکی تری وتەکانیدا پەیوەندی و هەماهەنگی لەگەڵ لایەنەکانی تری دەرەوەی دوو حزبی دەسەڵات بۆ کادیر و ئەندامانی ئامادەبوو ڕوونکرانەوە و دواتر ئامادەبوانی کۆبوونەوەکە سەرنج و پێشنیاری خۆیان ئاڕاستەی سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری کرد. گەیلان سابیر، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.